سینەمای کورد بریتیە لە گێڕانەوەی چیرۆکی ئینسانی کورد، بریتیە لە نیشاندانی زمان و شناس و ڕەچەڵک و بیرکردنەوە و گەیاندنی پەیامە سیاسی کولتوری کۆمەڵایەتیەکانی ئینسانی کورد. ئازاد خوا مەڕۆ بۆم شەڕە. ئەمە نەقسێکە کەمیەکە کە لێنێکە کە لە سینەمای کوردیا هەیە تاوەکو ئێستا ڕاستەوخۆ باسی گۆڕانگی ژینگەیی نەکراوە. هەرخۆی ژینگە و سینەما پەیوەندیەکەی هەر لە سەرەتاوە دەست پێەکە، بەڵام هۆشیاریەکە لە سەرەتاوە نییە. لە دوای گەشەکردنی وێنەی وەستا و بەرەو وێنەی جوڵاو هەڵبەت لە دواییەکانی گەشەکردنی پیشەسازی لە دنیاە بە دیاریکراویش لە کۆتاییەکانی سەدەی هەژدە و سەرەتاکانی سەدەی نۆزدە و دوایی لە سەدەی بیستە جیهان کۆمەڵێک داهێنانی زانستی بەخۆیەوە بینی. لە کۆتاییەکانە هەندێک لەم داهێنانە زانستیانە وایان کرد کە کامێرای سینەما دروست بێت. کامێرای سینەما سینەماتۆگرافی بریتی بوو لە پێکەوە نووساندنی کۆمەڵک وێنەی وەستا و کە بە تەنیشت کۆدانران وێنێکی جوڵاویان تۆمارە کرد. لە فەڕەنسا برایانی لۆمێر و لە ئەمریکا ئەدیسۆن ڕۆڵیان هەبوو لەوەی کە با بڵێن ئەم کامێرەیە کاری پێ بکرێ، ئەگەر چی لە سەرەتایە وەک شتێکی بەزمەسات و چێژوەرگرتن سوودی لە وەرەگیرا و هەندێک جار لە کاتی سێرکە نمایشەکانەکران وەکۆی تێپەڕینی شەمە نەفرێک یا ڕاکردنی کۆمەڵک ئەسب بە دواییەکە و هەندێک نمونەی تری یەک دەقیقەیی بوون و لە سەرەتایە هونەرمەندەکانیش بە دیاریکراوی شانۆکارەکان ئەم شتیان ڕەت کردەوە پێیان وا بوو ئەمە دابەزانێکی گەورەیە لە ئاستی هونەرەوە بەرەو شتێکی تر کە تەنیا ئامانجەکەی چێژبەخشینە. بەڵام لەناو ئەمەیە دوایی بەشێک لە هونەرمەندەکان توانیان ئەم کەرەستە زانستیە پێشکەوتووی تەکنەلۆژیا بەکار بێنن بۆ گەیاندنی پەیامە مرۆڤایەتیەکان. ئەلەم سەر و بەندەیە و لە کاتی گەشەکردنی ئەم لایەنە پیشەسازیە خۆتەزانی دەوڵەتە زلهێزەکانی دنیا ئەم کەرەستانیان بەکارێنە لەلایەک ئەمریکا و لەلایەکی ژێکێتی سۆڤێتی جاران. یەکەمین دەرکەوتنی کورد لە ناو ئەم پرۆسەیە ساڵی 1926 لە فیلمێکە بە ناوی زارێ کاتێککە دەرهێنەرێکی سۆڤێتی بە ڕەچەڵک ئەرمەنی بە ناوی هامۆ بەگنازارۆ فیلمێک دروستەکە بە ناوی زارێ تیایە یەکەمین جار کوردە ئێزدیەکان نیشانەداتەوە لە فیلمێکی درێژە کە چیرۆکەکەی چیرۆکیشی عەشق و ناکامی و جۆرێک لە یاخیبوونیشە. ئەمە یەکەمین دەرکەوتنی کووردە لە ناو سینەمایە، بەڵام لە دواییشە ئێمە توانین بڵین بە دوایە کۆمەڵێک شتی تر دێت وەکو فیلمی نامۆز، وەکو کوردێن ئێزدی، وەکو گەڕانەوە بە چیاکاندا کۆمەڵێک لەم فیلمانی تر کە ئەوانی تر لەبارەی کوردەوە دروستیان کردبوون. بەگشتی ئەمە وەکو قۆناغی یەکەمی دەرکەوتنی کورد لە سینەمایە توانین بیبینینەوە. قۆناغەکانی دوایی تایە کورد خۆی تعبیر لە خۆیەکە لە سینەمایە، واتە کورد خۆی وێنەی خۆی بینێ بە جۆرێکی تر خۆی تعریفەکاتەوە لە سینەمایە. ئەمە لێرە وردە وردە شتێکمان بەناوی سینەمای کورد بۆ دروستە بێت، کەواتە لێرەوە سینەمای کورد بریتیە لە گێڕانەوەی چیرۆکی ئینسانی کورد، بریتیە لە نیشاندانی زمان و شناس و ڕەچەڵک و بیرکردنەوە و گەیاندنی پەیامە سیاسی کولتوری کۆمەڵایەتیەکانی ئینسانی کورد کە دەرهێنەرانی کورد و بەشدارانی کورتیایە لەم فیلمانەیە بەشداریەکەن. هەڵبەتە ئێمە تاوەکو ئێستا کۆمەلگایەکی لە ڕووی ئەو دابشکاری کە هەیە کۆمەلگایەکی نزیکین لە سروشتەوە، نزیکین بە بەردەوامی تاوەکو ئێستا نەبووین بە کۆمەلگایەکی سەناعی پیشەسازی تاوەکو ئەو دوورکەوتنەوەمان هەبێت. هەموو ئەو فیلمانەی کە بەر هەمە هاتوون لە سینەمای کوردیا هەڵبەتە زۆرینەی بینراوەکان سینەکانی ناو فیلمەکان هەمووی نزیکیەکی لە سروشتەوە. ئەمە خۆشبەختانەیە، یعنی تاوەکو ئێستا ئێمە گرێبەستمان هەیە لەگەڵ سروشتا لەگەڵ چواردەورە کە سروشت بەشێکە لە کارەکانمان. ئەگەر سەیری فیلمەکانی یەڵماز گۆنای بکەین سەیرەکەین هەموو باگراوندەکانی چییە لە ناو سروشتێکی سەرەتاییە دروست بووە فیلمەکانی یەڵماز گۆنای. تاوکۆ گاتە فیلمەکانی دوای ساڵی نەوەکانیش بە هەمان شێوە
نزیکیەکمان هەر هەبووە لەگەڵ سروشتە فیلمەکان سروشتی تایە بە زۆر ئەگەرچی فیلمە بەرگریەکان بێت ئەگەرچی فیلمە کۆمەڵایەتیەکانمان بێت کۆمیدیەکانمان بێت هەروە بەستەی سروشتین بەڵام بەداخەوە لێرە ڕاستەوخۆ باسی گۆڕانکاری ژینگەیی نەکراوە وەکو فیکشن وەکو فیلمی ئەوەی کە چیرۆکسازی تایە فیکشنی تایە چنراوە چیرۆکەکەی وەکو ئەو لایەنە زۆر بەکەمی یا هەر نەکراوە ئەگەرچی ئاماژە هەیە بۆ ئەوەی کە بڵێ ئەمە سروشتە ئێمە بەشێکین لەم سروشتە بەڵام گۆڕانکاری سروشتی بەداخەوە کەلێنێکی زۆر گەورە هەیە لێرەیە بۆیە هەست دەکەم ئەمە نەقسێکە کەمیەکە کەلێنێکە کە لە سینەمای کوردیا هەیە تاوەکو ئێستا ڕاستەوخۆ باسی گۆڕانگی ژینگەیی نەکراوە. زۆر گرنگە و پرسیارە هەڵبەتە ڕەنگە بەهۆی پیشەسازیەوە پێشکەوتنی پیشەسازی لە دنیادا ئەو کاریگەریە سەرەتا لەوێەوە بۆ ئێمە گوازراوەتەوە لە ڕووی پێشکەوتنەوە کە چۆن ژینگە بگوازینەوە بۆ ناو سینەما بەڵام سینەمای ئێمە پێشەوەی شارەزای ئەم شەپۆلە بێ لە ناو سینەماکەی خۆیدا ژینگە لەبەر ئەوەی کاریگەری هەبووە لەسەر کەسێتی کورد ئەگەر کەسێتی کورد یا شۆڕژێری کورد زیاتر لە شاخەکان بوو بێ شاخەکانی ئێمە کارگە و شوێنی پیشەسازی و پێشکەوتن و کار و کاسبی نییە شوێنی ژینگەیە ژینگەش بریتە لە دارستان بریتە لە وەرزەکان بریتە لە ئاژەڵ و گوڵ و گوڵزار و جانارەکان کە ئەمە ڕووبار و ئەمانە هەمووی ڕاستەوخۆ لە سەر مرۆڤی کورد کاریگەریەکی هێندە گەورەی هەبووە من ئەتوانم بڵێم بە پشتبەستن بە سەرچاوە ئەوانەی کە قسەیان کردووە توێژینەوەیان کردووە هەزاران ساڵە تاکی کوردی بەم ژینگەیە پەروەردە بووە هەر بۆ نمونە بانمونەیەکت پێ بڵێم لەکوێی کوردستانە ڕوویداوە کورد بچێت داری تەڕ ببڕێ نمونەیەکم بنێ نییە بەڵام نەتەوەکانی ترمان کە ئێمەیان داگیر کردووە هەر لەم چەند ڕۆژانە بینیمانە داری تەڕ ئەبڕن نەگووشت کورد داری وشکیشی کە بڕیوە شارەزانە بڕێوێتی و بەکاری هێناوە چکۆی ترم دارە وشک بوو کەوتی نامێنێ ئەمە چۆن لە سینێما ڕنگ باتەوە چکۆ ئەمە ژینگەیە ئێمە ژینگەمان زۆرە من لە 96 وتارێکم نووسیوە کە ئەو کاتە ئاستی بیرکردنەوەشم بەڕاستی لەوەیان نەبووە بەڵام پێم وە ژینگە بە تەنها سروش نییە مرۆڤ خۆشی ژینگەیە کە سروشتە پێشمەرگە ژینگەیە گەریلا ژینگەیە تۆ ئەمانە چۆن لە ناوفلم تا ڕەنگەداتەوە داستانەکانت کە لە ژینگە و لە مێژوو لە شارستانێتی تۆ هەڵقوڵاون ئەمانە چۆن ڕەنگەداتەوە من بە بڕوای من تا ڕادەیەک ڕەنگی داوەتەوە بەڵام لێم بپرسی ئایا کاریگەریەکە فیدباکەکە بووە نەخێر باسکردن لە ژینگە لە ناو فیلمی کوردیە ڕەنگە بە شێوەیەکی بەرچاو نەبوو بێ لە بەرەوەی بەشی زۆری فیلمە کوردیەکان دۆزیان دۆزێکی سیاسیە بەڵام هاوکات لەگەڵ ئەمەیە لە ناو باسکردن لە دۆزە سیاسیەکەیە بەشێکی بەرچاو تیشک خراوەتە سەر مەسەلەی ژینگە ئەگەرچی بەداخەوە هەتا ئێستا ئێمە هیچ فیلمێکی کوردیمان نییە وەکو فیلمی سینەمایی چیرۆک ئامێز بابەتەکەی بابەتی ژینگە بێ بەڵام لە کۆمەڵک فیلمی کوردیە کاتێک تۆ باسی مینەکەی کاتێک تۆ باسی ڕاگواستنەکەی باسی ئەنفالەکەی باسی کیمیابارانەکەی باسی جینۆسایدەکانەکەی بە شێوەیەکی گشتی چەند مرۆڤەکانتیە زیانمەند بوون هێندەش زیاتر ژینگە و سروشتی کوردستانتیە زیانمەند بوون بەم شێوەیە لە فیلمی کوردیا تیشک خراوەتە سەر مەسەلەی ژینگە بەڵام ئەوەی کە فیلمێکی دیاریکراومان هەبێ دۆزەکەی ژینگە بێ هیچ فیلمێکمان نییە بەڵام خۆتەزانی فیلمی سینەمای تەنیا فیلمی چیرۆک ئامێز نییە بەڵگو بەڵگە فیلمیشمان هەیە بەڵام لە ناو بەڵگە فیلمە دەیان فیلم لەبارەی ژینگە ژینگەی کوردستان پیسبوونی ژینگە چوزانەمیت لە ژینگەی ئاو ژینگەی هەوا ژینگەی خاک تەنانەت پیسبوون بەهۆی مینەوە چوزانم کارەساتەکان و جەنگەکان و کاریگەریان لەسەر ژینگە دەیان فیلمی دۆکۆمنتاری بەڵگە فیلم لەسەر مەسەلەی ژینگە دروستکراوە. ئەگەر بینە سەر ژانری
دۆکومنتری بەداخەوە ئەو فیلمانەی کە بەرهەم هاتوون ئەو فیلمانەی کە لەسەر گۆڕانکاری ژینگەیی هەیە وەکو فیلم باسەکەی وەکو بەرنامە و راپۆرت و ئەمانە باز ناکەم فیلمەکان زۆر بە پەنجەی دەسەژمێرێن لە بواری دۆکومنتریە چونکە خۆتە نەزانن کاریگەری فیلمی دۆکومنتری زۆر گەورەیە بەسەر گۆڕانکاریەکانی ئێستاوە هەنووکەیەکانەوە بە نمونە فیلمی دۆکومنتری ئەوەیە کە بۆ گەورەترین کاریگەری هەیە لەسەر ئێستامان ئەگەر کێشەیەک هەبێت لەم ڕۆیە من لە ڕێگەی فیلمێکەوە بیکەمە سەری وا پێویست دەکات خەڵک سبەینێ دوا بە دوای بینینی فیلمە دۆکومنتریەکە گۆڕانکاری کردبێ لەو شتەیە بۆیە کاریگەری فیلمی دۆکومنتری زۆر گەورەیە لە هەموو بوارەکانەوە بە تایبەتی لە گۆڕانی ژینگەیشا بۆیە بەداخەواڵێم تاوەکو ئێستا فیلمی دۆکومنتری وەکو فیلم بە پەنجەی دەسەژمێرن ئەو فیلمانەی کە بۆ دژی گۆڕانکاری ژینگەیەکان دروست کراوە کە ئەمەش خۆی بۆ خۆی کارەساتە تۆ لە ساڵی نەوەکانەوە تاوەکو ئێستا دنیای دامەزراوەی فیلمسازی و کاری فیلمت هەیە بەڵام تاوەکو ئێستا گۆڕانکاری ژینگەی نەبووە بە پرسێک نەبووە بە سوچێکی گەورەی ژانراکانمان یا فیلمە دۆکومنتریەکانمان لە هەرێمی کوردستانە وەکو وتم ئەو فیلمانی کە بەرەماتون بە پەنجەی دەسەژمێرێ بەڵام ئەم فیلمانە زۆر جار بۆ لۆکەڵ دروستکراوە بۆ ناوخۆی خۆمان دروستکراوە سنوورەکان نابەزێنێت بەڵام ئەمانش هەر هەوڵێکی باشن بۆیە وا پێویست دەکات فیلمی دۆکومنتری پێی بەو مەترسیانە بەرێکە ئێستا ئێمە ڕوبەڕوویە بینەوە وەکو گۆڕانکاری ژینگەیەەکە بەدڵنیاییەوە هەیە بەڵام ئەم کاریگەریە بۆ نییە چکە ئەوەش تۆ مەدام ئەم ڕۆڵەت بینیوە لە سینەما ئەی کارگاری بۆ نییە من ئەمێ ئەوە پێ بڵم چکە ئەمە گرفتی ئێمێ هەرخۆی ژینگە و سینەما پەیوەندیەکەی هەر لە سەرتاوە دەست پێەکە بەڵام هۆشیاریەکە لە سەرتاوە نییە یعنی دوای کۆنگرەی کۆپنهاگن لە 2009 اینجا ڕێژەی ئەو فیلمانەی باز لە ژینگە ئەکەن ڕێژەکە چۆ بە ئاسمانە ئەوە زۆر بووە چونکە تێگەیشتن دیارە ئەم فیدباکە بەشێکی میدیاکانە هی ڕێکخراوەکانی تایبەت بە ژینگەیە هی دەوڵەتانە کە لینکیان هەیە لەمە بۆیە سینەما بە خێرایی ئەم بابەتەی وروژاند چونکە بەڵێ بابەتێکی مەترسیدارە تۆ ڕۆژانە دارستانەکانت سووتێن ئەی ڕۆژانە چەند درەخت دەڕوێنیتەوە بۆ نمونە بۆی ژینگەت پارێزراوێ ڕۆژانە تۆ بە هەزاران ئۆتۆمبیل کەرستەی تر بەرهەم ئەهێنیت کە کارەکاتە سەر چینی ئۆزۆن کارەکاتە سەر ژینگە بەگشتی ئەی چەنی ئەتوێنێتی و لە بەرامبەری چەنی کەرستەی تر بەکارێنی کە بە کارەبایی ئیش بکە بە ژینگەیەکی سروشتی تر ئیش بکە ئەمانە دەست پێ کردووە بەڵام لە سینەمای ئێمە وەکو پێم وتی فیلمیشمان زۆرن هەنی بەنمونە پێ بڵێم فیلمەکانی بەهمەن بەشێکی زۆری تەنانەت ئەوەی چیسەڵەکانە فڕن کە پاشماوەی جەنگ چەند کاریگەری لەسەر ژینگە بەجێهێشتووە ژینگە وەکو سروشت اینجا وەکو مرۆڤ وەکو گیانارەکان وەکو دار و درەخت وەکو بەرەهەم بەروبوومی کە مرۆڤ لێ ئەخوات ئایا ئەمانە بەڵێ لە ئێستا بۆ نمونە ئەم فیلمە هەمووی تایەت فیلممان زۆرن لەسەر ئەنفال کراون کە باز لە شێواندنی ژینگەکات باز لە ژینگەی مرۆڤەکە کە ئەشێوێت لەو کاتەیە کە من لە ژیان داماوم ئەگەر هەڵگری ئەم چەکی کیمیایە بم دیارە مناڵ کە ئەخەمەوە مناڵەکەم بە شێوازێکی تر دەرەچێت کە هێشتا درێژەی هەیە پێشمەرگە خۆی دەیان فیلممان هەیە لەسەر پێشمەرگە کە ئەمە ژینگەیە بەشێکە لە ناو ژینگەی کوردی تۆ فیلممان هەیە بەرگری لە جۆرەها پەلەوەرەکە لە کوێستانەکانی کوردستان کە ئەمەش چیرۆکی ژینگەیە کە کورد دەیەوێت لە سینەماکەیدا ئەم پاراستنی ژینگەیە ئەم خاک و نیشتیمانە ئەم مێژووە تەنانەت بابەتی شوێنەواری کە ئەمانە بەشێکن لە ژینگە لەبەرەوە لە ناو فیلمی کوردیا هەیە بەڵام دێمە سەرەوەی کاریگەریەکەی چۆنە من پێم وایە کاریگەریەکەی بەهۆی ئەوەی کە ژمارەی فیلم بە کەمی دێتە بازارەوە بۆرسە و بۆکس ئۆفیسەکە لاوازە یا هەنێ جار هەر نییە بۆیە ئەم فیلمانە بۆ توێژینەوە زۆر باشن ئەتوانێت یەکێک بێت نامەی ماستەر بکە لەسەر فیلمی کوردی و ژینگە فیلممان زۆرن بەڵام بڵێین کاردانەوەکە وەکو پێویست نەگەیشتووە بەداخەوە ئەوش هۆکارەکەی ئەوەیە کە بەردەوام نییە لەسەر یەک
بەداخەوە هێشتا مرۆڤایەتی بەرامبەر بە پرسی ژینگە نەیتوانێت هەڵوێستێکی جددی وەرگێ چونکە خۆتەزانی دنیا سەرمایهداری با بەڕێوە سەرمایهداری زۆر لە مەسلحەتی نییە کەیسی ژینگە وەکو کەیسێکی جددی پیشانبات توانەوەی بەستەڵەکان لە باکوور و لە جەمسەرەکان و تەنانەت لە کوردستان بڕینی ئەم هەموو دارە لە ناوچوونی دارستانەکان ئاگرکەوتنەوە کەمبوونەوەی ئاو کەمبوونەوەی باران بارین پیسبوونی هەوا بەهۆی ترومبێل و زۆر شتی ترەوە پیسبوونی خاک دەیان کەیسی گەورەمان هەیە کە ئەکرا بابەتی سینەمایی بن بەڵام لە ڕاستیە لەبەرەوەی کورد هەتا ئەم چرکە ساتە وەک بەڕێستان نەزانن کێشەیەکی بنیادی بوونی هەیە هێشتا مەترسی بوون لەسەر بوونی هەیە کەیسەکەی هێشتا کەیسێکی سیاسیە تۆزانی هێشتا بەشی زۆری فیلمە کوردیەکان دۆزەکان دۆزێکی سیاسیە بەڵام لەناو ئەم دۆزە سیاسەیە هەندێک جار پرژاونەتە سەرەوەی باز لە کارە ساتە ژینگەیەکانیش بکەن بەڵام بەداخەوە تا ئێستا نەمانتوانی ئەوە بکەین ڕەنگە مەڕەخنەیەکی هەرە جددی بێ لە سینەماکارە کوردەکان کە تا ئێستا نەیانتوانیوە فیلمێکی تایبەتمەند بە ژینگە بەرهەم بێنن ئەکرێمە دەلاقەیەک لە بیرکردنەوەی ئێمەمانان دروست بکە کە لەبارەی ژینگەەوە بیرکەینەوە کە لە ڕاستیە بوونمان پەیوەست بە ژینگە هەناسەدانمان هەموو شتێکمان پێویست بە ژینگە کە گەر بم ژینگەکەمان لە دەزایی تر چیترمانەمێنێتەوە قسێکی باو هەیەڵێ مرۆڤ و کە تاو کاتی نەخۆش نییە 100 مشکیلی هەیە بەسکە نەخۆشەکەوێ هەموو مشکلەکانی ترە ڕۆن و تەنیا یەک مشکلی ئەمێنێتەوە بۆ ژینگە ژاوایە ئێمە گەر ئێستا بیر لە هەزاران شتەکەینەوە بەڵام چی ئەگەر هەواکەمان پاک نەبێت چی ئەگەر ئاو نەبێ بیخۆینەوە یعنی لە ڕاستیا بێ سەر بپڕژێنە سەرەوەی لەسەر ژینگەش فیلمی دیاریکراوە دروست بکەین. سەبارەت بە فیلمی دۆکومنتری وەک وتم فیلمی دۆکومنتری لەسەر کێشە هەنووکەیەکانمان ئیشەکەن ئەوانەی ئێستا ڕخنەکەم ئەوە هەیە ئایا گۆڕانی ژینگەی نەبووە بە پرسیارێک لای فیلمە یا فیلممیکەرە ئەوانەی کە بەڵگە فیلم دروستەکەن ئەو فیلم سازانەی کە بەڵگە فیلم دروستەکەن بۆچی نەبووە بە پرسیار خۆ گۆڕانکاریەکان ڕۆژ بە ڕۆژ بە هەمومانەوە دیارە بە تەندروستیمانەوە دیارە بە بێ ئاویمانەوە دیارە بە کوشتنی یا داگیرکردنی سەرچاوە سەوزایەکانمانەوە دیارە باشە ئەمانە بۆچی نابێتە پرسیار لای دەرهێنەری فیلمی دۆکومنتری کوردی هەڵبەتە ئەمە ئەو ڕخنەیە کە ئەمەوێ ئاراستەی کەم بۆ هەموو کەسانی کە لە مەجای فیلمی دۆکومنتریە ئیشەکەن کارەساتەکان تێپەڕیون بوون بە مەترسی گەورە گەورە ئەم مەترسیە دوو ڕۆژی تر بۆچەی خۆتەگرێتەوە مناڵی خۆتەگرێتەوە نەوەی خۆتەگرێتەوە پێم خۆشە لێرەوە بڵێم ئەم پرسیاریان لێ بکەم ئایا تۆ هەستت وەکو فیلممیکەرێکی یا وەکو فیلمسازێکی بەڵگەنامەیی هەستت بەو گۆڕانکاریانە نەکردووە کە لە ژینگەکەمانە ڕووەیەن ئێمە لە پرۆژەی فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور هەوڵمان داوە زۆر بە شێوێکی جوان و بە گرنگیەوە قسە لەسەر ژینگە بکەین و لانسکیپێکی جوانی کوردستان بگوێزینەوە هەروەها گرنگیدان بە ئاژەڵ و بە و ئاژەڵێکی ویانی کە لە کوردستان هەن و تەنانەت لە پێشێکی فیلمەکەشمانە بە دێڕ نووسیمانە کە بۆ ئەم فیلمە ئێمە هیچ ئاژەڵێکمان نەکوشتووە چونکە لە هەندێک دیمەنە ئاژەڵی مردارەوە بوویتایە ئێمە هەوڵمان نایە خۆمانەوە کارە بکەین بەڵکو ئەمە شتێکە لە هەموو دنیاشە لە فیلمەکانە کاتێک ئاژەڵێکی مردوو با بڵێن یا مردارەوە بوو بەکارە هێنرێ ئەبێ بنووسرێت کە تۆ بۆ فیلمە بە تایبەت هیچ ئاژەڵێکە نەکوشتووە ئێمەش بە هەمان شێوە جگەلەوە لایەنێکی تر کە باسی کرد دەق و خاڵ و ئەو هێمایانن کە زۆرتر هێمای سروشتی و گردردونین لە ناو کارەکە ئەمە لە ڕاستیە تێزە بۆ ناو فیلمەکەی ئێمە و سنتەرە مەسلەی دەق و خاڵوان و گەڕانەوە بۆ هێزی سروشت کە تایە خۆی لە خاڵەکانی مەچەک و ناوچەوان و کۆمەڵک شتی تر ئەبینێتەوە کە بەشێکیان پەیوەستە بە لایەنە کولتوریەکەی ناوفیلمەکە بەشێکیشی گەڕانەوەی بۆ هێزی سروشت و هێز وەرگرتنەوە لە سروشت کە سنتەرە لە ناوفیلمەکەی ئێمەیە. خەوژیان میتال کردو نەخۆشی خستوم دەردەداری کردو دەست و بێ ناندیوەوە ئەو هۆکارانەی کەوای کردووە پرسی ژینگە نەچێتە سینەماوە لێرە یەکەم هەستی نالێ پرسراوێتیە بەرامبەر ژینگە چونکە بیرێ نەچێت ئەگەر چی ئەکادیمیستەکانمان دکتۆراکانیان ماستەرەکانیان لە بوارێکا بێ بەڵام تۆ ڕۆژ بە ڕۆژ بەر ژینگە ئەکەوی
ئاو هەواکەی بەرتەکەوێت، سەوزایەکەی بەرتەکەوێت، کێشە تەندروستەکان بەرتەکەوێت. باشە ئەمانە بۆ نەبوون بە پرسیار. هەڵبەتە وەڵامەکەشی ئەوەیە هەستی لێ پرسراوێتی یا هۆکارێکی تری بە سوک سیرکردنی بواری ژینگە وا بزانی زۆر گرنگ ئەگەر تۆ باسی شەڕ بکەیت گرنگترە لەوەی کە باسی ژینگە ئەەکەیت. ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە بە سوک تەماشاکردنی بواری ژینگە و گۆڕانکارە ژینگەیەکان. ئەمە دوو هۆکاری کە زۆر گرنگە. سێمیشان ئەوەیە تاوەکو ئێستا سینەمای کوردی دوای شتە باوەکان کەوتون کە بتوان خۆیان نمایشکەن بۆ جیهان. بین لەوە ناکاتەوە ژینگەش ئەزانی چەند فستیڤالی ژینگەی هەیە لە جیهانە کە تۆ ئاگال لێنی یا کەمتەر خەمیت یا پشتگۆ خستووە زۆرن ئەوانە. بەڵام تۆ دوای شەپۆلێکی باوکەوتووی وا بزانیت ئەگەر فیلمەکە و لە مێهرەجانی کانە لە ڕووی کۆمەڵایەتی و پیشان بیرێ گرنگە، بەڵام نەتوانیت کێشەکانی ڕۆژانەی خۆت لە نەخۆشیەکان کە هۆکارەکانی ژینگەیین یا نەخۆشی ژینگەیەکان بتوانی ئەمە لە فیلمێکی دۆکۆمنتریاس پیشانی بی وا بزانی ئەمە سوکایەتیە یا کەمیە لەو ئاستەی کە تایە دەفێت. ئەمە سێ هۆکارن. هۆکارێکی تریژ ئەوەیە هەمیشە سەرمایە گوزاری کوردستان ئەو کەسانی کە سەرمایەدارن پارەکانیان ناخەنەوە خزمەتەوە. بەڕاستی هیچ سەرمایەدارێکم نەبینیوە تاوەکو ئێستا پێم بڵێ ئەتوانی فیلمێکم لەسەر ژینگە بۆ دروست بکەیت لەبەرەوەی کە بە دوای ئەوەیان ناگەڕێت بەڕاستی یا بە دوای ئەوە کە ئەگەڕێت لۆگۆی کۆمپانیاکەی خۆی لە میهرەجانێکە لە فستیڤالێکە پیشان بات ئەوە بەلایەوە گرنگە مارکێتین بۆ کۆمپانیاکەی خۆی بکات و باسی ئەوە نەخۆشینەوەی داهاتووی وەچەکانی و کوڕەکانی و مناڵەکانی خۆی نەبێ بە پرسیارێکی گرنگ بۆ ئەو سەرمایە گوزارە ئەو سەرمایەدارە بۆیە بتوانێت پارە بخاتە خزمەتی ژینگەوە. ژینگە و بەندا و سینەما. ئێستا بۆ نمونە فیلمێکی دوکۆمنتاری کە من زۆر پێی کاریگەر بووم لەسەر حەسەنکێفە کە ئەم شوێنەوارە گرنگەی کوردستان کە مێژووی دێرین و لانکەی شارستانێتی کووردە بە مەبەست دەوڵەتێگەوێ نقمی بکە. باشە بەڵام فیلمی لەسەرکراوە کاریگەری ئەم شوێنە لە ڕێی میدیا و فیلمەوە بووە بۆ ئەوەی ستەم لە سینەماکاری کورد نەکەین. من پێم وایە ئەم فیلمە لە دنیادا هێندە دەنگی دایەوە بە دەیان ڕێکخراوی جیهانی ناڕزاییان دەربڕێی لە UN لە شوێنەوارناسان کە چۆن دەبێ ئەم شوێنەوارە گەورە و گرنگەی نە کوردستان لانکەی شارستانێتی هەموو جیهان نقم ببێت چۆن ئەبێت. ینی ئەمە دیارە کاردانەوەی ئەوەیە. یەکێک لەو فیلمانە ئەگەر هەڵە نەبم ناوەکەی سێبەری ئاوە سیا ئاڤێ شتێکی وهەیە 25 خولەکە ینی ئەم کەسانەی کە لەم دەیە هەڵکەندراون باسی ژیانی پێش نقمبوون ئەکەن و دوایی ئەچنەوە سەردانی دێکەی خۆیانەکەن سەیرەکەن نیوەی هەندێکی نیوەی خانووەکانیان هێشتا لەسەرەوەی و نیوەی لە ژێراوە. فیلمی تری کازم ئۆز زەر کۆتایی فیلمەکە هەر ئەچێتەوە ناو ئەم شوێنەوارەی کە لە 37 دەوڵەتی تورک کۆمەڵکوژی ئەو ناوچەی کرد گەلەکەی کرد و اینجا خاکەکەشی نقم کرد. ینی ئەمە ینی ئەتوانم بڵێم هەیە بەڵام ئەم کاردانەوەی بۆ ناوخۆی کوردستان من گرفتەکەم لەوەیە بۆ ناوخۆ بەداخەوە لاوازە و من ئەبێ ئەوەش بڵێم کە هۆکاری تر گەورەترن ماکینەی ڕاگەیاندنی دوژمنەکان لە چوارچەوەی دەوڵەت دوژمنەکان لە چوارچەوەی حیزب کەس لە ناوخۆ ئەمانە زۆر ڕۆڵیان بینیوە کە هەموو هەستێک بەتاڵ ببێتەوە لە ناو ناخی تاکی کورد. دیارە من باسی باشوورەکەم ئەم بابەتە بۆ بەشەکانی تری کوردستان وانە بەڵام لە باشوورە بەداخەوە بۆیە کاتێک فیلمێکی زۆر باش دێت کە منە بێ ئاماژەی بۆ فیلمەش بدەم زەوی سەخت و ئاسمان دوور کە هاوڕێمان هەوراز محەممەدە ئەم فیلمە هەموو ئەو بابەتانەی ئەو پرسیارانی تۆ لە منت کرد لەسەر سینما و ژینگە لەم فیلمە هەیە. ژینگەی پێشمەرگە ژینگەی مێژوو ژینگەی کۆمەڵایەتی دەرونی سروشت خۆی هەمووی تایەتی. بۆیە میدیا ئەبێ ڕۆڵێکی زۆر باش ببینێ چونکە ئێمە نەیارەکانمان بەهێزترن لە ڕووی میدیا لە ڕووی کارکردن لەسەر کەسێتیمان لەم بەشە و بەداخەوە توانیویشانە
ئەو کاریگەریە نەرێنیە دروست بکەن من پێشم وایە ئەم وێرانەیە مادام گەیشتە ئەو قۆناغا ئەبێ وێرانتر ببێ چونکە لە سروشتی کوردیشا خۆی هەیە ئەم یاخیبوونە هەر سەر دەردێنێت و هەر سەریشەکەێت خدا بۆوایە چاو ئازادەکەم بۆچی ناپرسی لە دەردوو حاڵەکەم من پەرێشانم وەکو ئەگریجەکەم چاوتکەڵە وا پێویستە کات سینەماکاری کوردی بە هەردوو جانراکەوە بە بڵێن بە دۆکۆمنتری و بە فیکشنیشەوە یەک پرسیار لە خۆی بکات ئەم کێشانەی کە ئێستا ڕوبەڕوومانە بێتەوە لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە ناوچەکەیە لە ڕووی گۆڕانی ژینگەییەوە چ کاریگەریەکە کاتە سەر ئەو ئەمە سادەترینش هەنگاوە کە ئەتوانێت بیکات بەڵام بەداخەوە تۆزێ ڕەشبینم لەوەیە کە بیکات ڕۆژانە یە بۆ لاو پێتەڵێ هیلاکم نەخۆشم تەنگە نەفەسم تووشی فلان نەخۆشی بووم بەڵام سەیرەکەی ئەگەر تۆزێ لێ قوڵ بێتەوە سەیرەکەی گۆڕانکارەکان گۆڕانکاری ژینگەییە بەڕاستی یەک هەڵوێستەیە بکات فیلمسازی کوردی بتوانێت یەک هەڵوێستە بکات و ئەو پرسیارانە لە خۆی بکات لە چه ژینگەیەکە ئاژی تۆ ئەچی فیلمێکی تر بەرەمەیەندی بە ژانرایەکی ترەوە ڕێزم بۆی هەیە کە ئەمەش هەوڵێکی باشە بەڵام سەیری ئەو ژینگەیە ناکەی کە تۆ فیلمەکەتی تا دروستەکەی ئێمە ئێستا لێرە وەستاوین سەیری ئەو هەموو دووکەڵ و ژمارەی ئۆتۆمبیل و وشک بوونەوەی دار و درەخت و ئەو نەخۆشیانە ناکەی کە ئێستا هەن لە چوار دەورمانە تاکەی ئەمە نابێت بە هەمێک بڵین بە پرسێک کە تۆ ڕوبەڕووی خۆتی بکەیتەوە ئایا ئەم گۆڕانکاریانەی چوار دەورم چین بەڕاستی ئەمە ئەو پرسیارەیە کە فیلمسازی کوردی وا پێویستە کات هەموو بەیانیەکە لە خەواڵە سێ بڵێ من لە چ ژینگەیەکاژ. ئەمە ڕەنگە بیرخەرەوەیکی زۆر گرنگ بێ بۆ ئێمە کە جارێکتر بی لە ژینگە بکەینەوە بیرکردنەوە لە ژینگە وەکوتم بیرکردنەوەی لە بوون لە ڕاستەقینەیی بوون و ئەگەر ئێمە سروشتەکەمان لە دەست بین واتە ژیانمان لە دەستاوە لە کاتێکە فیلمسازەکان دەتوانن بە باشتر گرنگی بەم پرسانە بدەن چونکە ئێمە لانی کەم ژیانمان پەیوەستە بە میزۆپۆتامیاوە کە لانکەی شارستانیەت و دروستبوونی یەکەمین لەحزەکانی شارستانیەت بووە کە تیایدا ئاو سەرچاوی ژیان بووە ئاوەدانی سەرچاوی ژیان بووە بەڵام لە ئێستاە بەهۆی دروستکردنی زۆری بەنداوەکان مەترسی کەمبوونەوەی ئاو و بە بیابان بوون و کەمی بارانبارین و سووتانی دارستانەکان و بڕەنیەوەی ئەم هەموو دارستانە ئەمانە کێشەی ڕاستەقینەن لە بەردەممانە بۆیە ئەکرێ ئەمانە بابەت و بیرۆکی زۆر گرنگن بۆ فیلمسازەکان بۆی کاری لەسەر بکرێت.